زیاتر لە 36 دەفتەر دۆلاری دۆزیەوە و دایەوە بە خاوەنەکەی کە ئەڵێن کورد لە دەستپاکی و دڵپاکیە بێوێنەیە ئەمەیە کە من بۆتان بازەکەم. زۆر بەمان چوونەتە هاوینە هەواری زەڵم لە ئەحمەداوە، شوێنێکی تابڵێی سازگار و دڵڕفێن. دوێنێش هەینی وەک هەموو هەینیەکانی تر گەشتیارێکی زۆر لە هەموو کوردستان و عێراقەوە چوونەتە شوێنەکە. لەوێ کۆمەڵێک گەراجی لێیە، گەراجی سیارە، گەشتیارێک سیارەکەی لێوێداناوە ڕۆیشتووە بۆ سەیران و گەشتەکەی خۆی. یەکێک لە کرێکارانی ئەو گەراجە گەنجێکی دانیشتووی خورماڵە بە ناوی محەممەد شاهو، ئەمێ کە وێنەکەی دەبینن. ئەو گەنجە جانتایەکی دۆزیوەتەوە لە جانتاکەیە هەندێک دیناری عێراقی و کارتێکی بانکی تیا بووە. لە حسابی کارتەکەیە زیاتر لە 36 دەفتەر دۆلاری تێدا بووە. ئەو گەنجە کە ئەو پارەی هەڵگرتایە بۆ خۆی و دەنگی نەکردایە ژیانی بە تەواوەتی دەگۆڕا. خانوویەکی باش و سیارەیەکی جوان و پارەیەکی باشیشی بۆ دەمایەوە، بەڵام دڵی بڕوای نەداوە، بانگەوازی کردووە لەو ناوە هەتا خاوەنەکەی پەیدا بووە کە گەشتیارێکی بەنەتەوە عەرەبە، ناونیشانەکانی وتووە و هەموو پارەکەی داوەتەوە. قایمقامیەتی هەڵەبجە و بەڕێوەبەری ناحیەی خورماڵ هەموو دەستخۆشیان لەو گەنجە دەستپاکە کردووە. ئێمەش لێرەوە دەڵێن کاکە حەمە دەستت خۆش بێ و نمونەت زۆر بێت.